تەمانەوەی کە تورکیای کە دژایەتی هەموو کووردە بەڕاستی کوردی هەر چوار پارچە و تا حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا بێدەنگ بێت بە تایبەتی حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکانیش تا بێدەنگتر بن زیاتر ئەڕوات دوێنێ قەسفی پێنجوێنی کرد بەیانی ڕەنگە هیچ دووری مەبینە قەسفی سلێمانی بکە قەسفی هەڵەبجەکە بە بیانووی پەکەکە بۆیە بەڕاستی پێویستە کورد یەک دەنگ بێت یەک ڕابێت لەسەر ڕاگررتنی ئەو هێرشەی یاخود بزانین تورک بەتەمای چییە لە هەرێمی کوردستان ئەگەر بێت و پەکەکە بەیانی بڕوە ئایا ئەمە لەو باوەڕێین کە تورکیا ئەوەستێ لەم هێرشانی لەسەر هەرێمی کوردستان نەخێر چکە ئەو شێوەی کە باسیەکە باسی هەرێمی کوردستانەکە باسی ڕۆژاوای کوردستانەکات دیارە دژی هەموو جۆرە بوونێکی کووردە لە هەرێمەکە و ئەوێت هێزی جێشی عێراقی وەکو زمانی سەدام جێشی سووری وەکو زمانی ئەسەد بێتەوە بۆ سنوورەکان و بۆ ئەوی بتوانێت بە کەیفی خۆی کوردەکانی خۆشی بچەوسێنێتەوە ئەو بێدەنگیەی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەیەی ئەو بێدەنگیەی کە نە پەرلەمانە نە حکوومەتە نە لایەنە سیاسیەکانە هەیەە بەڕاستی جێی داخە شتێکی زۆر سەیرە و ئەوەی کە من لی تێناگەم بەڕاستی ئەوەیە نازانن ئەگەر تا بێدەنگتر بن ئەوان تورک زیاتر ئەڕوا دوو ڕۆژی تر ڕەنگە کەرکووکیش قەسفکە یان زۆر شوێنی تر ئەڵێ کوردەکەی مشکلی نییە با منیش بە کەیفی خۆمە چم قەسفەکەم لە چێلگەی تەماتەیە چێلگەی شووتی تر هەر بۆ ئیهانەیە تەبان زیاتر بۆ لایەنە کوردیەکان هیچی تر نییە بۆ کەمکردنەوەی پێگەی هەرێمی کوردستانە لە جیهانیش چکە ئێستا وەرە بۆ ناوچەیەک ئەگەر کۆمپانیایەک بێەوە بەرهێنان بکە بزانێت تورک بە کەیفی خۆی قەسفەکە چوە بەرهێنانێکە بێت لام سەیرە و بێدەنجی هەرێمی کوردستان حکوومەت و پەرلەمان و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە کەیفی خۆی ئەردۆگان هەر ئیسباتی کردووە شەقاوەیە بەڕاستی وەکو شەقاوەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەرۆفەکە تا لیبیا ڕۆشتووە ئەزەربەیجان ئێرە چێ بۆی بەم بێدەنجی حکوومەت و پەرلەمان و لایەنە سیاسیەکان بە کەیفی خۆی ناوچەکانی تریش بردومانەکە و کەسیش نییە پێی بڵێ بۆستە